سڵاو لەم ڤیدیۆیەدا باسی بابەتێکی گرنگ دەکەین دەربارەی ڕووەک کە بریتیە لە پلان تیشو واتە شانەی ڕووەک. ڕووەک بە لیڤینگ سینگ واتە زیندوو هەژمار دەکرێت کە توانای هەناسەدانی هەیە و خۆراک بۆ خۆی دروست دەکات و لە ماوەی ژیانیدا گەشەیەکی دیاریکراوی هەیە. کەواتە با بزانین ئەم کاروفەرمانانە چۆن ئەنجام دەدات. ڕووەک لە سێ بەشی سەرەکی پێک هاتووە: ڕاک، قەد، گەڵا. هەر یەکێک لەم بەشانە لە شانە پێک هاتووە کە کاروفەرمانەکانیان جێبەجێ دەکات. کۆمەڵێک یان گروپێک لە خانە بەیەکەوە شانە دروست دەکەن. شانەکان بەپێی پێکهاتە و فرمانەکانیان پۆلێن دەکرێن بۆ دوو جۆری سەرەکی. یەکێکیان تایبەتمەند نەکراوە یاخود خانە دروستکردن، هەندێکیشیان هەمیشەین کە بریتیە لە مێریستیماتیک لەگەڵ پێرمەننت تیشو. یەکەم جۆر مێریستیماتیک تیشو. ئەم خانانە تایبەتمەند نەکراون واتە تاکە ئیشیان زیادکردنی ژماری خانەکانە بە دابەش بوون. ئەم خانانە بەوە دەناسرێنەوە کە بچووکن، دیواری خانیان تەنکە و وەشێوەی شەشپاڵوویان هەیە. بە پشتبەستن بە پێی شوێنەکەیان دەکرێن بە سێ جۆرەوە: ئەپیکاڵ مەرستیم، لاتیراڵ مەرستیم، ئینتەرکالەری مەرستیم. ئەپیکاڵ مەرستیمەکان لە ڕووت و لە قەددا دەبنە هۆی زیادکردنی درێژی ڕەگ و قەد. ئەو شانەیەی کە دەبێتە هۆی زیادکردنی پانی ڕووەک بریتیە لە شانەکانی لاتەنیشت واتە لاتیراڵ مەرستیمەکان. هەروەها گەڵاکانیش لە لاتەنیشتەکاندا بوونیان هەیە کە لاتیراڵ مەرستیمەکانن. هەروەکو لە ڤیدیۆکەدا دەیبینین ئینتەرکالەری دەبێتە هۆی گەشەی گەڵا و بەشەکانی و هەروەها دەبێتە هۆی زیادکردنی فراوانی نێوان دوو نۆت واتە دوو گرێکە گەڵای لێدێتە دەرەوە. هەروەها لە گیادا دەبێتە هۆی دروستکردنەوەی بەشە خوراوەکانی لەلایەن گیاخۆرەکانەوە کە ئینتەرکالەری لە نێوان نۆت و ئینتەرنۆت کە لە بنی گەڵادا واتە لیفبەیزدا هەیە. ئێستا زانیمان کە ڕەگ و قەد و گەڵا چۆن گەشە دەکەن. ئێستا با بزانین کام جۆری شانە یارمەتی دەستکەوتنی خۆراک و پاڵپشتی ڕووەک دەدات. ئەو شانەیەش بریتیە لە پێرمەننت تیشو واتە شانە هەمیشەییەکان کە تێیدا خۆراک و مادەکان واتە ئاو مادەکان دەگوازرێتەوە بۆ ڕووەک و پاڵپشتی دەکات. شانە هەمیشەییەکان واتە پێرمەنێنتەکان لە خانە مەرستیمەکانەوە گەشەیان کردووە واتە تایبەتمەند بوون و چەندین خانەی جۆراوجۆرن و دەکرێنە دوو جۆری سەرەکی وەک لێرەدا باسی دەکەین و ڕوونی دەکەینەوە. شانە هەمیشەیەکان دەکرێنە دوو جۆری سەرەکی: سمپڵ لەگەڵ کۆمپلێکس. سمپڵ واتە لە یەک جۆر خانە پێک هاتووە، کۆمپلێکس واتە لە چەند جۆرێک خانە پێک هاتووە. سمپڵەکان دەکرێنە سێ جۆری سەرەکی. یەکەم جۆرمان پێی دەوترێت پارەنگ کایمە، دووەم جۆرمان پێی دەوترێت کۆڵنگ کایمە، سێم جۆریشمان سکلێرینگ کایمە. یەکەم جۆری خانە پێرمەنێنتەکان کە بریتیە لە پارەنگ کایمە. ئەمانە شێوەیان هێلکەییە، هەروەها دیواری خانیان تەنکەوە و بۆشایەکی گەورە لە نێوان خانەکاندا بوونی هەیە. فرمانەکان بریتیە لە پاشەکەوتکردنی خۆراک و یارمەتی ڕووەکە ئاویەکان دەدا بۆ ئەوەی سەر ئاو بکەون. لە ڕەگ و قەد و گەڵا و گوڵدا بوونیان هەیە. ئێستاش بابینە سەر دووەم جۆر کۆڵینگ کایمە. کۆڵینگ کایمە خانەی زیندوو درێژ کۆلن، سیفەتی کلاسیکی دەدەن بە ڕووەک بۆ ئەوەی بەرگەی هێز بگرێت. کۆڵینگ کایمەکان لە کۆرتێکسی قەد و گەڵادا بوونیان هەیە. سێم جۆری خانە بریتیە لە سکلێرینگ کایمە. ئەمانە خانەی مردوون و دیواری خانیان ئەستور بووە بە مادەی لیگنین، دەبنە هۆی پارێزگاریکردنی ڕووەکەکە لە قەد و گەڵا و توێکلیتۆدا بوونیان هەیە. ئێستاش باسی هەر سێ جۆرە خانە سمپڵەکەی پێرمەنێنتمان کرد. ئێستاش دێینە سەر کۆمپلێکس پێرمەننت تیشو. کۆمپلێکس پێرمەننت تیشو واتە لە یەک جۆر خانەیان زیاتر پێک هاتوون و دوو بەشی سەرەکی لە کۆمپلێکسمان هەیە: زایلەم لەگەڵ فلۆیم. دێینە سەر یەکەم جۆر زایلەم، لە چوار بەش پێک هاتووە: تراچیت، ڤیسڵز، زایلەم پارینکایمە، زایلەم فایبەر. زایلەم فرمانەکەی بریتیە لە گواستنەوەی ئاو و مادەکان لە ڕەگەوە بۆ هەموو بەشەکانی سەرەوەی ڕووەکەکە. دێینە سەر دووەم جۆر کە فلۆیمە لە سیف تیوب، کۆمپانیۆن سێل، فلۆیم فایبەر، فلۆیم پارەنگ کایمە. فرمانیان بریتیە لە گواستنەوەی خۆراک لە بەشەکانی سەرەوە بۆ بەشەکانی خوارەوەی ڕووەک. لێرەدا باسی پلان تیشومان کرد بە هەردوو جۆرەکەی وە بەڵقەکانی و ئەو پێکهاتانی کە هەیەی و ئەو فرمانانی کە بەجێی دەهێنێت. لێرەدا پوختەیەکتان بەبیر دێنینەوە. پلان تیشو دەکرا بە دوو بەشەوە: مێریستیماتیک لەگەڵ پێرمەننت تیشو.
مێریستیماتیک واتە خانە دروستکەرەکان، واتە ژماری خانەکانیان زیاد دەکرد بەرپرسیار بوون لە زیادکردنی درێژی و پانی ڕووەک. وەک خانە هەمیشەییەکان واتە پێرمەنێنتەکان، ئەمانە بەرپرسیار بوون لە گواستنەوە و ئامادەکردنی خۆراک و پاڵپشتی ڕووەکەکە.